یاریەکانی قۆناغی کۆتایی خولی نایبی عراق بۆ تۆپی بالا لە شاری هەولێری هۆڵی یانەی ئەکاد ئەنکاوە درێژەی هەیە و یانەکان حوتەمین یاری خۆیان ئەنجامدا. لە یاری یەکەم غازی جنوبی پێشەنگ و پاڵەوانی دواوەشان ڕوبەڕووی بەحری هاوشاری بیەوە. تیپەکەی نەوزاد شێرزاد درێژەی بە سەرکەوتنە بە دوایەکەکانیدا و بە ئەنجامی سێ گێمی بێبەرامبەر براوە بوو. غازی جنوب بە 5 سەرکەوتن و 16 خاڵ لە حوت یاری لە پێشەنگ مایەوە. لە یاری دووەم و دێربی کوردستان هەولێر پێشوازی لە پێشمەرگەی سلێمانی ڕکابەری کرد. هۆڵەکە پڕ بوو لە هاندەر، هاندانیش لەگەڵ هەر خاڵێکی یاریەکە بوو. سەرەتا هەولێری خاوەنماڵ گێمێکی بەدەستێنا، بەڵام دواتر پێشمەرگەکانی سلێمانی گەڕانەوە و سێ گێمی یەک بە دوایەکیان لە بەرژەوەندی خۆیان بە کۆتا هێنا و براوەی یاریەکە بوون. بەڕاستی یاری ئەمڕۆ یاریەکی زۆر چارەنووساز بوو بۆ ئێمە بۆ ئەوەی لە ڕیزبەندی یەکەم بمێنینەوە و ڕکابەر بین لە خولەکە. پێویست بۆ ئەمڕۆی ئەم یاریە ببینەوە بۆ ئەوەی یاری داهاتوومان لەگەڵ غازکە بیبینەوە پاشان پێشکەوین و لە ڕیزبەندی یەکەما بمێنینەوە و لە ڕکابەریە بێت یاخود ئەگەر تووشی شکستێکی هاتین بتوانین بەم بردنەوانە تعویزیەوە بکەین. سپاس بۆ خواتوانیمان ئەمڕۆ بە شێوازێکی سیستەمێکی باش یاری بکەین و بتوانین یاریەکە بینەوە هەرچەنە هەندێک هەڵە هەبوو چکە یانی هەولێر تیپێکی زۆر باشی پێکاتەیەکی لاوی باشی هەیە، ڕکابەرن بەردەوام و هەر ڕکابەریشن ئێستاش لە خولەکە. سپاس بۆ خۆی ئینشاڵڵا لە داهاتوو یاری باشتر ئەنجام بدەین. ئێمە وەکو یانەی هەولێر ئەبڕۆ نەماتوانی سەرکەوتوو بین لە یاریەکە بەخۆتان دەزانن یانەی پێشمەرگە یانەیەکی بەهێزە و ڕکابەرەکەی ناسناوەکە دەکەن. ئێمە وەکو یانەی هەولێر چەند یاریزانێکمان تووشی ئیسابە بوونە لە یاریەکان. ئەوەش ئەوەی ئیتیحادە با بڵێن شێوازی یاریەکانی یەک لە دوای یەک وا دەکات یاریزانەکان بەڕاستی هیلاک بن، بێتەرکیزی و هیلاکەتی یاریزان وا دەکات یاریزان تووشی ئیسابە بی. بەڕاستی ئەو دۆڕانە بۆمە دۆڕانەکی خەسارەتی یەکجار گەورە بوو. ئیشەڵڵا دەتوانین لە یاریەکانی داهاتوو قەرەبووی بکەینەوە پشت بەخوای گەورە. بەم شێوەیە پێشمەرگە بە 4 بردنەوە و 12 خاڵ لە 6 یاری گەڕایەوە پلەی دووەم. هەولێریش بە 4 سەرکەوتن و 11 خاڵ لە حوت یاری پاشەکشەی کرد بۆ خانەی سێمی ڕیزبەندی. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.